ژنên ێزدێن کۆژدەستە تیرۆرە داعش ڕزگار بووین ترسا دڵگرتنا خوا ڕادگەهێن. یەک شوان بێژە ئەو تووشی دەستدرێژە سکسیت بوو ڕۆژێ بەتریش 7 جاران ئەو و گەلەکە چێندی حتا کۆهنەکەشمان دەخواست خۆ بکوژن نەکۆز دەستێ وێرە خستنا تیرۆرستدا بمینن. بڤی ئاوایی کە چایزدیا کورباژێرە حەسەکە لە باکوورە ڕۆژهەڵاتی سووریەش دەستێ ڕێخستنا تیرۆرستا داعش هاتە ڕزگارکردن گوت کە چایزدی پەیوی گوت یاب ناوێن دمەراسیما بیرانینا 104 تەرمێن ێزدێن گوندێ کۆچۆ لە دەڤەرا شنگالێ لە ساڵە 2014 دەستێ داعش دەهاتبوونا گرتە. مالە ئێزدیان جێ فەرمیە کۆنوێنەراتیا ئێزدیا دیکە لە هەرێما جزیرەی لە باکوورە ڕۆژهەڵاتی سووریە لە 24 ینوار ساڵە 2021 دا دیارکردن و ئەفکەچ وەرگرتینە پشتی ڕەڤیایش دەستێن تیرۆرستێن داعش. کەچەکە 24 سالیە ji gundê Tilqasab Jiskaya News Arabiya re got ka bi çi rengî ew xuşkawê hatbûne girtin û revandin li ser destê tîroristên Daeş. Li wî demê gundê wan û gundewarên dewrbera dagir kirin. Ew qurbaniyên êzdî necar bûn ji zulma rêxistinê xwelçeya şingalê bi cih bûtin. Kobûya jin ji mîrekî Daeş. Piştî hingê rêxistinê bi trampelên mezin tijî ji qurbaniyên êzdî jin û zarok ji beaç birin. Keça bi navê لاجی وەک ئێزدێن دی لە بازارên کۆلەتیê بداوی بوو لە دەڤەرên بن کۆنترۆلا ڕێخستنێدا لە ڕاقا بەریە 6 ساڵە. Jiskaya News Arabiya re got berpirsên bazarên koletiyê jin û keçan li gorî emrê wan û xweşikiya leşê wan ji hev vedqetînin ji bo amadekirina firotina wan li bazarên koletî.